ڕێباز شێوازی پرۆگرامەکەمان دەزانی بێگومان فەرموو ڕەنگێکم بۆ هەڵبژێرە. دەستەکانە خۆش بێ با ڕەنگی زەرد بێ شەیما خانم. با ڕەنگی زەرد بێ بۆ کاک ڕێباز. ئەوە خێزان مەڵە با زەرد بێ. تەواو قسەی خێزانت مەشکێنە هەر ئەو باشە. بەڵێ؟ ئیتر بە قسەیەوەتین دەستت خۆش بێ ئینشاڵڵا بەختەوەر و کامەران بن بێکەوە. منداڵتان هەیە؟ وەڵای ئینشاڵڵا بەڕێگاوە. دەی ئینشاڵڵا بە تەندروستیەکی باش لەدایک ببێ کاک ڕێباز. زۆر زۆر سپاس تەگە مەمنونم شەیما خانم. فەرموو ژمارەیەکم پێ بڵێ. باس تێدێ حەزەکەیت. وەڵڵاهی ئەوجا بەدڵی خۆتان لە 1 تا 5 ژمارەمان هەیە. ژمارە 3 بۆ کاک ڕێباز با پرسیارەکەی بێت لەسەر شاشە تاوەکو بۆی بخوێنمەوە. یەکەم ئافرەتکێ بوو کە خەڵاتی نۆبڵی بەدەستێنا؟ یەکەم ئافرەت وەڵا گەر ئەزێر نەبێت ئاسانکاریمان بۆ بکەیت مەمنوون ئەبین. کاک ڕێباز ئەتوو وەڵامێکم پێ بڵێ ئەو کاتە من هاوکاری دەکەم پێت دەڵێم بیگۆڕە مەیگۆڕە یاخود ئەگەر هەر زانیم ئەوە ئاسانتر دەکەم. باشە دەستەکانە خۆشبە ماری کووری. دڵنیای؟ 100% دڵنیایە و با وەڵامی ڕاست ببینین با دوو دڵی نەکەی نەک و وەڵامەکەی بگۆڕێ. ماری کۆری دەست خۆش وەڵامەکە زۆر زۆر دروستە کاک ڕێباز زۆر سپاس. بەس کاک ڕێباز تخوا پێم بڵێ ئەوە سەرتا گوتت هاوکاریم کا پرسیارەکە ئەو هایە و ئەو هایە دوای کۆ هەزوزانیت؟ وەڵایی خێزانم پێویستم ئەو کەمێ شارەزایی زیاترە لەم. دەی زۆر باشە لە شتان ساغ بێت ئینشاڵڵا. زۆر سپاس بۆ پەیوەندیەکەی کاک ڕێباز.